سەرکورسی و مێزێک دەبینین کە پێم وایە شوێنی نانخواردنە. سوودی نانخواردنی بەیانیان چێک کە منداڵان بەیەکەوە کۆ دەبنەوە، ئایا پەیوەندیان باشتر دەبێ، ئایا سوودەکەی چێکە بەیەکەوە نان دەخۆن لێرە؟ مامۆستا ئەو کورسی و مێزانەی کە دەیبێنن هەر یەکیان تایبەت بە پۆلی خۆیانە و مامۆستایان و قوتابیەکەش تایبەت بە خۆیان، هەر کەسە و تایبەت بە خۆی هەر قوتابیە. ئەمە لێرە دوو جەم نانخواردنە، نانی بەیانیان و نانی نیوەڕۆیانیشێ. هەروەکو ئاماژەشم پێدا بەر لە نانخواردن و دوای نانخواردنیش منداڵەکان پێویستە گرنگ بە پاکوخاوێنی دەستیان بدەن و لێرەش کە بەیەکەوە کۆ دەبنەوە فێری چەند ڕێسا و یاسایەکی دەبن و ئەتەکێتی نانخواردنیش بێگومان بوونمە فێر دەکەن چۆن کورسەکەی ڕابکێشی و لەسەری دابنیشی و نانەکەش کە قاپەکەی لە پێشیدا دەندرێتن ئاگاداری پاکوخاوێنی شوێنەکەی بی کە ئەوە گرنگترین شتە. ئازاری هاوڕێکەی نەدا، دەنگەدەنگ دروست نەکە لە کاتی نانخواردن و چۆنێتی نانخواردن، پەلەی نانخواردن، لەسرە خۆی نانخواردن، ئاگاداری هەموو ئەو شتانە بن. واتە منداڵان بە گشتی کاتێک دەڕۆن بۆ باخچە و کێشانیان هەیە. ئەکید هەیەە پێویستی بەکاتە بۆی چارەسەر بەیان زوو چارەسەر دەبێت. پێویستی بەکاتە ئەگەر بتەوێ بە شێوازێکی باشتر فێری منداڵە بکەی پێویستی بکاتە بێت. پێویستی بە مامۆستای باشیشیان منداڵەکە بۆ خۆی لەگەڵ منداڵەکانی تر فێر دەبیان هەوڵی مامۆستایەکە ینی دەورەی وەرگرتیە کە پێویستە ئەو منداڵی فێر بکە، دەمانەوێت ئەو منداڵە و فێر بتن هەمووی ئاگا لەیە و هەمووشی دەزانی و لەسەر منداڵەکەش تەطبیقی دەکەینەوە و ڕۆژانەش دەیبینین و ئاگاداری هەموو منداڵەکانیش دەبی تاک بە تاکیان بۆ خۆشی لەگەڵیاندا دەنشینانی دەخۆ. پێ دوایە کاتێک منداڵ لێرە کۆ دەبێتەوە فێری کۆمەڵێک ڕۆشت و ئەتەکێتی باشتر دەبێت زیاد لە ناخواردن. بەڵێ ئەمە تەرکیزمان لەسەر کۆمەڵەکە باشە بە تایبەت ئەوەی کە ئەو منداڵە کە لەگەڵ ڕەفیقەکەی دادەنیشیتن فێری ئەوەی دەکا کە هەندێک منداڵ هەیە تەنیان باشە هەستی تەنیایان هەیە و ئەوشانە لەناو عیلەکەیان لەوانێت تاکە منداڵبی کە لەگەڵ ڕەفیقەکانی دادەنیشتن ئەو هەستەی لە بۆ کاڵ دەبتەوە فێری یارمەتیدان دەبی فێری لە بۆیان باز دەکەین کە منداڵ ئەو ڕەفیقەکەت پێویستی بە شتێک بوو لەوانەیە پارچە شتێک لە کن و زیاد بوو ئەگەر هاوڕێکەت حەزی لێ بوو ئەتوو توانیت بیدەیە و ئاخیر مەرحەلەی ناخواردنی منداڵەکانیش کە زۆر تەرکیزی لەسەر دەکەین هەتا هەمویان تەواو دەبن یعنی کە زوو تەواو بوون هەتاین لە شوێنی خۆی هەڵسیتەوە جەوەکیان لێ تێک بدەن نە هەمویان بەیەکەوە تەواو دەبن مامۆستاکەشیان تەواو بوو لە ناخواردنی ئەو جە دەتوان منداڵەکان هەمویان بەیەکەوە تەواو بنە هەڵسن. پێت وایە کە بەیەکەوە لێرە کۆ دەبنەوە جەوێک دروست دەبێەوە کە خێزانێک بەیەکۆ بێتەوە ئێرە وەکو ماڵی خۆی ببینێتەوە دووبارە؟ ئەکید شوێنی ناخواردنی خۆیان دەزانن لە تەنیش کام ڕەفیقیان دادەنیشن مەسەلەن زۆربەی کات بە مامۆستایەکەی دەڵێ مامۆستا ئەو برادرم حەزی لەو شتەیە باشە ینی شارەزای یەکدری دەبن ئەمە فرسەتی ئەوشمان گونجاندیە لەگەڵ مامۆستایەکەی لەبەروی بێدەنگیەکی لێرە ئەگەر منداڵەکە جاری وایە حەز دەکات باسی ڕۆژانەی خۆی بکە لە مامۆستایەکەی ئەم تەبیعەتی منداڵەوە بە ئەوە هەیە مامۆستایەکە گوێ لێ دەگری ڕەفیقەکانی گوێ لێ دەگرن ئەگەر بابەتێک هەبوو ڕۆژانە بەسەری هاتوو منداڵەکە لە بۆیان باز دەکە لەوەش پەیوەندیەکی پتە و دروست دەکەن لە مابینی هاوڕێکان و مامۆستایەکەش. خۆش بێ مامۆستا.